ئەزان و خۆشەویستان دیارە بەردەوامی بە ڕووماڵەکەی تایبەت بە کۆنگرەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەدەین. دیار ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەشی یەکەمی کۆنگرەکەی بەڕێوەچوو کە ئاهەنگی کردنەوە بوو بە ئامادەبوونی ئەمیر یان دەتوانین بڵێ سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان کە بە گرم و گوڕیەکی باشەوە بەشداری لە کۆنگرەکەی کۆمەڵی پێشوازی لە یان بەشداری لە کۆنگرەکەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کرد و هیوای سەرکەوتنی زیاتری بۆ ئەم ڕێکخراو خواست. من لەگەڵ یەکێک لە ئەندامانی تری کۆنگرە قساکەم کاوکات لە لیژنەی ئامادەکاریشە. کاک ئەحمەد خۆشحاڵین کە لەگەڵمان. ڕێگایشی دوورتان بڕیەوە لە هەولێرەوە هاتوون بە نزیکراوەی 5 سەعات ڕێگاتان بڕیەوە. مەبەستان لەم بڕینی ڕێگایە چییە بۆ ئێرە؟ بسم الله الرحمن الرحیم. دیارە ئێمە ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئامانجە ڕێکخراوەکەمان ڕوونە لە پێشکردنی خزمەت و سوودگەیاندن بە چینی قوتابیان بە تایبەتی. ئێمە دیارە ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەوەی کە پێی دەگەینین لە ئێمە ئەو ئەندامانەی کە پێ دەگەن هەمویان لەسەر بنەمای دڵسۆزی و نیەتپاچی پێدەگەن و هەوڵمان داوە بەو شێوەیە لە کارەکان بڕوان. بێگومان ئێمەش کە پەروەردەی ئەم جۆرە کارانەین بە پێویستمان زانیوە حەچەندە بە خۆبەخشیش چەند سەعاتێک ڕێژ ببڕین بۆ ئەوی بتوانین خزمەتێک بە چین و قوتابیان بکەین و بەو ڕێکخراوە مەزنە بکەین کە سوپاس بەخوا بە شایەتی دۆست و نەیار خزمەتی دیار بووە. کاک ئەحمەد لە ماوەیەکی نزیکە پرۆسەی زانکۆلاین دەست پێکات. ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەمیشە پێشەنگ بووە لە پرۆسەی پڕکردنەوەی زانکۆلاین وەکو بازرگانی وەری نەگرتووە. ئایا لە پلانی نوێگەریتان چییە بۆ پرۆسەی زانکۆلاین؟ بەڵێ دیارە ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیان وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە پرۆژەی هەموو ساڵێک پرۆژەی زانکۆلاینمان هەبووە. پرۆژەی زانکۆلاین تایبەتە بۆ قوتابیانی کە پۆلی 12 تەواو دەکەن و دەچن بەرەو زانکۆ و پێویستە فۆرمەکە لە شێوەیەکی خۆبەخشانە و فۆرمەی بەڕەکەنەوە یان پارەوەرەگرن بە شێوەیەک لە شێوەکان ئێستا ڕوونکردنەوە دەمەسەرەوە کە زانکۆلاین بۆ نمونە لە هەولێر ئێمە لە هەولێر کار دەکەین. بۆ نمونە لە هەولێر پڕکردنەوەی زانکۆلاین لە هەر شوێنێکی ئاسایی لە هەر شوێنێ بکرێ ئەگەر بە کەمترین نرخ بکرێ بۆ نمونە بە 25,000 بکرێ باشە بە 25,000. ئێمە هەوڵمان داوە ئەم ڕێژەیە کەم بکەینەوە بە کەمترین نرخ هەتا ئەگەر بە بەلاشیش بکەین باشە. بەڵام ئەوەی کە هەوڵمان داوەیە کە کەمترین نرخ بین لە سەرتاسەری مەسەڵەن بۆ نمونە هەولێر کەمترین نرخ بین و ڕەچاویەوە نەکەین کە لەلایەنی بازرگانیەوە وەکو سەیرم پرۆسێ بکرێت. بەڵێ لایەنی بازرگانی بەکار بێنین و وەکو داهاتێک سەیری بکەین. لەبەرچی لەبەر ئەوەی زۆربەی ئەو قوتابیانی دەردەچن دەستیان کورتە لەدان 25,000 زۆرە. ڕاست باشە هیوا ماڵی وایە دوو قوتابی هەیە سێ قوتابی هەیە هەر لەو کاتە پێویستە پڕی کاتەوە. کەمتر لە مانگێکی ترم پرۆسەی زانکۆلاین دەست پێکە کە پرۆسەیەکی سەرتاسەری و هەرێمیە. ئێوە پلانەکانتان چییە لە نوێگەریە چی بۆ ئەم بابەتەیە کرێ؟ بەڵێ دیارە ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەموو ساڵێک بەر لە وادەی زانکۆلاین پلان دادەنێن بۆ بەڕێوەچوونی ئەم پرۆژەیە و لە سەرتاسەری هەرێمی کوردستان بێکەوە بەڕێوە دەچێت پرۆژەکە. هەروەکەوەی باسم کرد لە شوێنی وا هەیە پێویستە پارەیەک ڕەمزی وەربگیرێ لە شوێنی واشەیە هیچ پارەیەک وەرناگیرێ وەکو خاصیەتی ئەو شوێنە پارە درراوە. ئێمە پلانمان ئەوەیە کەوا لە زانکۆلاین بەرچاوڕوونی بدەینە قوتابی بە شێوەیەک لە شێوەکان کە هیچ تێچوویەکی نەبێت بۆ ئەو قوتابیە بتوانێت هەموو زانیاریەکان وەرگێ بێ ئەوەی تێچوویەکی وای هەبێت کە باس بکرێ و باسی ئەوە بکرێ و سوودەکەشی هیچ نەبێت بەڵکو زۆرترین سوود بە تێچوویەکی زۆر کەم. باشە پێم بڵێ لە دوای کۆنگرەکە چ پەیمانێک بە قوتابیان و بە ئەندامانتان دەدەن کە لە چ ڕوانگەیەکەوە ڕێکخراوی قوتابیانی کوردستان نوێ دەبێتەوە؟ بەڵێ ئێمە دیارە ئەو لایەنەمان ڕوونە و هەوڵمان داوەکەوە ئەو پەیمانانی کە دەیاندەین بتوانین بیان بینە سەر پەیمانێک نەدەین کە نەتوانین بیان بینە سەر. ئێمە پەیمان دەدەین بە هەموو شێوەیەک بە قوتابیان کەوا داکوکی لە مافەکانیان بکەین و لە هەر شوێنێک دەنگی مەزلومیان بەرز بوو ئێمە لەگەڵیان بین و لە دژی ئەو زاڵمەی کە لە بەرامبەریان زوڵمیان لێ کردووە لەگەڵیان بۆستین ئەگەر کەمترین کارێکە پێمان بکرێ لەگەڵیان بۆستین لە کردوشمانە لە ڕابردوو لە داهاتوش هەوڵدەین لەگەڵیان. ڕێکخراوی قوتابیان تا چەند هەوڵی داوە بۆ ببێ بە ڕێکخراو و بێ بە نوێنەری هەژاران و کەم دەرامەتان؟ خۆی لە ڕاستیدا هەر ئامانجەکەی ئەوەیە کە ببێتە نوێنەری ئەو قوتابیانی کە زیاتر هەژار و با بڵێن مەزلومن بە کوردی
زۆر قوتابی هەیە مەزلوم بەڵام دەستێکی یان حاڵ و وەضعی باشە و دەتوانێت حاڵ و گوزارانی بڕێنێت وایە مەزلومە و ناتوانێت حاڵ و گوزاران بگوزارێنێت بۆیە هەوڵمان داوە لەگەڵ قوتابیانە بین کەوا مەزلومن و ناتوان حاڵ و گوزارانەکە بگوزارێنن بتوانین یارمەتیان بدەین ئەگەر لانی مادی بێ ئەگەر لانی معنەوی بێ کە هەردوو ئەم کارانە لە سوپاس بخوا ڕابردوو شایدە کە کردومانە و لە داهاتوش ئینشاءڵڵا شیان تێناکەن کۆمەڵی دادگەری لە کۆنگرەکەی کۆمەڵێک نوێگەری بەخۆیەوە بینی چاوەڕوان نەکرێت قوتابیان چ نوێگەریەک بەخۆیەوە ببینێ بەڵێ خۆی سەرەکەی ترین نوێگەری لە قوتابیان ئێستا داوەیە کە سکرتێری دەوەڕێت سوپاس بخوا لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان تا ئێستا هیچ سکرتێرێک دووخۆل سکرتێری ئەو ڕێکخراوە نەبووە تەنها یەک خۆل سکرتێر بوونە بۆ نمونە ئەو سکرتێری کە ڕابردووە بوو 4-5 ساڵی ڕابردوو کە سکرتێر بوو دکتۆر بێستون حەساڵە سوپاس بخوا ئەو خۆڵی کۆتایی پێهێنا و دووبارە خۆیکانی نەکردەوە و کەسی نوێ هاتوۆتە پێش بۆ ئەو پۆستە باشە منم پرسیارم لە کاک ڕاستیش کرد بە ئاماژەی حەزم لێ جەنابی شت ئاماژەیەک پێ بدەیت سێ کاندیدتانەیە بۆ پۆستی سکرتێر ئایا ئەمە بەهێزی ڕێکخراوی قوتابیان نیشان دەدا کە کەسی باشی بۆ تەنانەت بۆ کەسی یەکەم ئامادە کردووە بێگومان ئەوە بەهێزی پیشاندا ئێمە ئێستا لە نێو ڕێکخراو لە هەموو شوێنێک کاتێککە پرۆسەی دەنگدان بەڕێوە دەچێت باشە پێشەچی پێشبینی دەکرێت فڵان دەرێتێت فڵان دەرێتێت پێشبینی باش ئێستا لە نێو ئەو کاندیدانی ئێمە زۆر نەک زۆر بەزحمەت هەر باوەڕ ناکەم کەسێکە بێت پێشبینی کردبێت چونکە پرۆسەکە زۆر بەهێزە و کاندیدەکانی زۆر بەهێزن هەمووشی شایستن هەمووشی شایستن بۆ دەرچوون باشە تۆ لە لیژنەی ئامادەکاری کۆنگرەکەشی پێم بڵێ ئێستاکە چەند کاندیدتان هەیە و پرۆسەکانی دواتر چۆن بەڕێوە چۆن کارجێڕەکان دیاریەکرێ چۆن بەرپرسی نووسینگە هەڵەبژێرێ ئێمە ئێستا لە پرۆسەی ڕاگەیاندنی ئەنجامی دەنگدانی سکرتێری بەڵێ ئەگەر سکرتێرەکە بکەوێتە خولی دووەم ئەوە پێویستە دووبارە دەنگدان بکرێتەوە لە نێوان دوو لەو کاندیدانی کە زۆرترین دەنجوانێنەوە ئەگەر پێویست نەبوو ئەوە لە دوای ئەوەی کە سکرتێرەکە هەڵبژێردرا ئەو کەسێکە براوەیە ئەوە دەچینە پرۆسی دووەم کە هەڵبژاردننی دەستەی کارجێڕیە دەستەی کارجێڕ ئەوی شەر ئەمڕۆ بەڕێوەچێ ئەوی شەر ئەمڕۆ بەڕێوەدەێت ئینشاءڵڵا 9 کەس خۆی کاندید کردن بۆ پرۆسەیە 4 کەس بە شێوەی دەنگدان هەڵدەبژێردرێت لێرە و پێویستە یەکێکشان ئافرەت بێت و لە دوای ئەو پرۆسێش دەچینە پرۆسەی هەڵبژاردننی بەرپرسی نووسینگەی هەولێر کە دوو کەس ئێستا تا ئێستا کاندیدن بۆ ئەو پۆستە و ئەویش ئەوەی تەوقع دەکرێت کە بەزووی یەکلا بکرێتەوە دەست خۆش بە کاگە زۆر سپاس بۆ تۆ کە لەگەڵم بووی